بیستەرە ئازیزەکانی ڕادیۆی ڕووداو لە هەر شوێنی هەن ڕۆژتان باش، دیمانەتان بەخێر. ئەوە لە بەرنمەیەکە من ئەحمەد سالارم باس لە ڕەوتی شانۆی کوردی ئەەکەم، باس لەسەر هەڵدان و هۆکارەکان و پێداویستیەکان، پاشان خوایار بێینە سەر قۆنەغەکانی بزافی شانۆی کوردی. هیوارم بتوانین خزمەتێ بەباری ڕۆشنبیری بکەین لەو ڕووەوە. بیستەرە ئازیزەکان، ئێستا ئێوە و سەرەتا. شانۆ وەک هەموو ئەزانین، وەکو میلەتانی تریش، نەتەوەکانی تریش، هەمومان لە ڕێگای یۆنانیەکانەوە وەرمانگرتووە. ئێمە لە ڕێگای گەلانی دەوروبەرەوە کە ئەوانیش هەر هەموو گەلان لە یۆنانیەکانیانەوە وەرگرتووە، پاشان لە ڕۆمانیەکان. ئەم هونەرە لە ناو کووردا ئەوەندە دیێرین نییە، بەڵام ئەوەی شایانی باسە و ئەمەوێ باسی لێوە بکەم ئەوەیە لە ناو کووردا کۆمەڵێک کار و کردەوەی نیمچە درامی هەبووە، واتە ئەو کار و کردەوانەی کە هێندێ توخم و نەژات و ڕەچەڵەکی شانۆی یا درامایان تیا بووە. ئەوەش کورد گەلێکی کشت و کاڵ بووە، ئەو گەلانەش کە لەسەر شێواز و سیستەمێکی کشت و کاڵی سیستەمی سەرەتایین، ئەوانە لەسەر خۆیان داخراون، واتە پارێزگاری لە خۆیانەکەن، نە ئەوەیەشتی تر بێتە ناویان سێخناخیان بکە، نە ئەوەیە ئەوانیش بچنە دەرەوە یا ئاڵ و گۆڕیان بەسەرابێ. بوو بێتی زۆر کەم بووە. ئێمەوە گەلە کۆمەڵێک کاروکردەوەمان هەبووە کە ئەوە باری دۆخی ژیانەکەمان خوڵقانوێتی بۆمان. لەوانە کۆمەڵێک کار و کردەوە هەیە، بۆ نمونە ئەگەر بێت و بەراوردیان بکەین بەو پێناسەی ئەرستۆتالیس لە کتێبی هونەری شعر کە لە سەدەی چوارهەمی پێش زاینە نووسیوێتی. پێناسەی ئەکا لەسەر تیۆری لاساییکردنەوە یان ژێڕانەوە، عەرە بەڵێ محاکات یا ئینگلیز دەڵێ ئەمیشن. ئەو شێوازە لە کووردا سەیرێکی شتێک ئەجێڕێتەوە، بەڵام کۆمەڵێ توخم بەشداری لەو ژێڕینەوە ئەکا، وەکو ئەو لە پێناسەکەی ئەڵێ ئەوەیە شتەکان ڕوو ئەدا ناجێڕێتەوە، ئەکتەر دەورە بینێ، واتە کەسایەتی هەیە، ڕۆڵە بینن، و ئەمە لایەنی چاکە و خراپەی هەیە، و ململانەی تایە، واتە کێشەیەکێ لە نێوانی دوو لایەنە، لایەنەکان چاکە و خراپە، یا عەرە بەڵێ خەیر و شەڕ، یا کوردیش بە هەمان شێوە. ئەمانە هەبووە، ئەمانە باعیسی ئەوە بوون کە هونەرێ دروست بێ بە ناوی هونەری شانۆوە. ئەو کتێبەی ئەرستۆ کە پەیڕەوکردنێکی هەمیشەیی جوانە، ئەوە 2400 ساڵە نووسراوە. مێژووی شانۆش ئەگەڕێتەوە بۆ 2500 یا پتر بڕۆین 2600 ساڵ پێش زاینی حەزرەتی عیسا سڵاوی خوای لێبێ. ئەو هونەرە لە بارودۆخێکی تایبەتە دروست بوو. ئەگەر ئەوە لە ناو کووردا دروست وایە، ئەو بارودۆخەی کە لە ئەسینای ئەو سەردەمەی دیموکراتیە تا ڕوویدا، ڕەنگە لە کوردیشە ئەو کار و کردەوانە ببوونایە بە شانۆیی، بەڵام شانۆیی نین. ئەوەندەی من ئەڵێم و سوورم لەسەری ڕێخۆشکردن بۆ هونەری شانۆ. لەوانە
میرمیرێن ئەمە لە بەهارانە ئەچوون سەیرانیانە کرد واتە کاتی نەورۆز یا لای میسریەکان شەمە نەسیم و ئەوەی جێگای سەر سوڕمانە ئەمە لای بابلیە دیێرینەکانی شەبووە ئەو سەردەمە میسرەکان شەمە نەسیمیان پێوە ئەو وەرزە بابلیەکانیش بابەتی سەرهاڵدانەوەی هەردوو خواوەندەکانیان ئەشتەروت و دەموزی کە پێیان ئەڵێن ئەشتار و تەموز بەڵام لە تەوراتە بە ناوی ئەشتەروت و دەموزی هاتووە. باسی زین و بۆنەوەیان ئەکاوە سەربوردەکانیان ئەجێڕێتەوە. ئەمە لە هەمان کاتا بووە کە لە ناو کووردا بووە. ئێمە بۆمانەجێڕنەوە لە ناو کوردانە لە سەرەتای سەدەی 19 یا 20 بە تایبەتی 1920 هێندێ سەیران کراوە. ئەو سەردەمانە سەیرانی شارەکان بە تایبەتی کە من باسی لێوە ئەەکەم سلێمانیە. ئەو وەختە گوزەرەکان و هەر پیشەمەندێکیش پیشەکەیان لە گوزەرێکا بووە. ئەوە ئاسنگەرەکانە تا ئەم کۆتاییە شەرما بوو، ئەوە پانی بەرزدرووەکانە، ئەوە دارتاشەکانە، ئەوە قەسابەکانە، بەم شێوەیە یا بەرگدرووەکانە هەر پیشەیە گوزەرێکی خۆیان هەبووە. ئەمانەش بۆ ئەوی باڵی خۆیان بن و هەوایە وەرگرن لە وەرزی بەهارە ڕوویان نەکردە دەشت و دەر بە تایبەتی ئەوان ئەچوونە سەرچنار یا هێندێ جاریش ئەچوونە قەڵا چوالان کە لەو دی و ئەزمەڕەوە هەیە لەوێ سەیرانیان ئەکرد. 3 ڕۆژی ئەخایان. لەم 3 ڕۆژە هەڵەسان یاریەکیانە کرد میرمیرێن یا پاشا پاشایێن. یەکێکیان هەڵەبژارد ئەیان کردە پاشا، ئەویش وەزیر و گزیر و دەست و دائیرەی خۆی دائەنا ئەکەوتە فەرمان ڕەوایی. بەڵام ئەووو ڕەچاوی دادوەری بکە ئەمە هەر لە خۆیدا جۆرە ڕەخنەیە بوو ئەگەر لەو سەردەمانە جۆرە ناتەواویە هەبوو بێ لە ڕێ ئەو یاریەوە کە ئەیان کرد دەستنیشانی هەڵە و ناتەواویەکەی ئەو سیستەمەیان ئەکرد. لەوە بۆمانەجێڕنەوە وەک لە کتێبەکەی خوا لێ خۆش بوو حەسەن تەنیا، پاشان یاسین قادر بەرزەنجی و کەسانی تریش وەک فایق عومەر تۆفیق، وەک محەممەد تەیموری هەولێری، وەک کاکاوەی ئەحمە میرزا، ئەمانە زیاتر لەو بوارا کە نووسیبیانە ئاماژەیان بۆ ئەوە کردووە سەیران کراوە لە ساڵی 20 گوزەری دارتاشەکان چوون، پاشان کاسبکارانی تریش بە هەمان شێوە پیشەمەندەکان چوون لەوێ ئەم یارییان کردووە و 3 ڕۆژیان بە خۆشی بەسەر بردووە. وەیەشی ئەگەر ناتەواوی کردبێ فەرمانیان ناوە کوردواتەنی جەریمەیان کردووە. جەریمە بەو جۆرەیان ئەو سزایەکیان لەسەر دائەنا ئەبوو هەنێ پارە بە هەتا ئەژێڕنەوە ساڵێ لە ساڵان لە قەڵات چوالانەی کات. لەو کاتا کە لە قەڵات چوالانەیکەن وارێ ئەکەوێ قایمقامی شارباژێر یا مەدیرناحیەی ڕوو ئەکاتە ئەوێ وە سزای ئێن ناچار ئەبێ دەست ئەکا بە تەنکەی باخەڵیا و جزدانە قایمە چەرمینیەکەی دەرئێنێ و ئەبژێرێ بۆیان ئەو ڕوپیانەی داوایان کردووە. ئەو وەختە پارە سەردەمی ئینگلیز کەیە ئەبێتە ڕوپیە پارەیەکە تا ئێستا لە هندستان ڕوپێی پێڵێن. پارەکە ئەبژێرێ بۆیان بەم شێوەیە
بۆی هەبووە دەسەڵاتێکی گەورە. بۆ من لە کاک سوارئاغای برای شەهیدی خوا لێ خۆش بوو عەزیزمان فەتاحاغا کوڕی حەمەمیناغای نۆڕک بیستومە ئەیوو لە نۆڕک ئەو یاریە ئەکرا وە ساڵانە کە ئەکرا هەتا باوکیان ئامادە ئەبوو، بەڵام ئەوان ڕێزیان لە باوکیان ئەگر لە ئاغای دەیەکە بووە و براگەورە و ڕیشچەرمی هەمویان بووە لەوێ ئەویان جەریمە ناکردە و پارێزراو بوو، جۆرە حەسانەیەکی هەبوو. ئەوە بوو ئەم یاریە هەتا ئاغا خۆی یارمەتی ئەیان کەرەسەی پێویستیان هەتا لە ڕووی ئابوووریەوە یارمەتی ئەیان پوڵی ئەیانێ بتوانن ئەو یاریە بکەن. ئەم یاریە لە ناو کووردا بەردەوام بوو. میرمیرێن و تەنانەت من شانۆییم لەسەر نووسیوە. ئەمە لایەنێکە، لایەنێکی تریان کۆتەڵە. کۆتەڵ ئێمە مەشهورە لە ناو کووردا کۆتەڵی جافەکی. عەشرەتی جاف عەشرەتێکی گەورە و گران بووە. هەتا لەو ڕۆژانە بیستم ماشاءالله سەد ماشاءالله بە کاک خەسرە و جافم و تم کاکەوە 4 ملیۆنن ماشاءالله بەقەر 8 وڵاتە بن. ئەو عەشرەتە گەرمیان و کوێستانیانە کرد، مەڕداریانە کرد و مەڕ و خۆینی ئەوان وڵاخیان زۆر بە بایەختر بوو ئەیان و 2 بەهاری دیوە وڵاخی ئەوان 2 بەهاری خواردووە. گەرمیان و کوێستانیانە کرد لە سەرماکە ئەگەڕانەوە تا ئەو لاجەرەولا و ئەوانە هەر مڵشی ئەوانیش بووە کاتی خۆی. تا ئەرچوونە کوێستان لەگەڵ دەرهاتنی گەرما ئەگەڕانەوە بەرەو کوێستان هەتا بیستومە ئەڵێن جاری وا هەبووە 20,000 خێزان زەربی 5 بکە 100,000 کەس یا 200,000 کەس لەوا بەشدارە بوو. من خۆی ساڵێکیان خەریکی فلیمیە بووم لەسەر شۆڕشی ئەیلول لەگەڵ یادی بەخێر کاک زوهێری عەبدولمەسیح کە ماوەیەکە ناساغە و لە سویدا بۆ چارەسەر خوا یارمەتی بە ئەو دەریەهێنا من نووسی بووم و سیناریۆم بۆ کردبوو. کاک نەوزاد مەجیمان لەگەڵا بوو لەگەڵ چەند کەسێکی کە وە سەدان کەس و هەزاران کەس بەشداریان کرد لەو فلیمی بەرەو خۆرا. ڕۆژێ لە ڕۆژان بەرەو حاجی هومەرانە ڕۆیشتین سنوورمان بەجێ هێشت تەبوون بەجێمان هێشت و یا بەجێمان نەهێشت و ڕەوێکی گەورم بینی ڕەوەندەکان بوو. جوانترین بینرا و بەڵام هەمووی وێنەگرت ئەوە بوو لەسەر پشتی گاو مانگا خورجی ڕەنگاوڕەنگ، چی ڕەنگەکانی پەلکە زێڕینەیە، چی ڕەنگەکانی کوردی ئاڵوواڵە هەیە، ئەوەی لە چنین و ڕستن و مافورە هەیە. هەمویان تێکەڵ کردبوو خورجانە بەسەر وڵاخ و ئەسپەکان و تەنانەت گاکانی شادرا بوو. لەسەر ئەوە بەرچنە دانرا بوو هەتا یادمە هەندێک کەڵەشێری کوردی ڕەنگاوڕەنگ کە لە ڕەنگی باڵەکانیە ئەو تاوسە هەموو ڕەنگە جوانەکان لە نارنجیەوە بۆ سوور و پرتەقاڵی و زەرد و هەموو ئەم ڕەنگانە ئەدرەوشانەوە هەتاوەکە کە لێ ئەیە 100,000 ئەوە ڕەنگی ئەبوو. ئەو پەلکە زێڕینە چۆتە سەر باڵی ئەو کەڵە بابانە. منیش هەمووی وێنە گرت بەداخەوە ئەو فلیمە ئاکام دەستمان نەکەوتەوە داگیر کرا. دوای ئەوە ئەمانە ڕۆیشتن. ئەو وەختە جلی ئەو کۆچەریانە زۆربەی ڕەساسی خۆڵەمێشی یا ڕەش بوون، ڕەشیان لەبەرە کرد ئەڕۆیشتن. ئەمە ڕەشماڵیان پێ بوو
ئیتر لایەن باە لە شوێنێکە ئەوە ئەبووە هەواریان بۆ ئەو ماوەیە تا ئەگەیشتنی ئەو کوێستانانەی تازە بەفر ئەتوایەوە و هەڵە کۆک و ئەوانە لە ناوە چوون. ئەوە ڕۆژانێ بوو. پاشان ئەوە بوو لە ساڵەکانی 60 تەیارە چەند جارێ لەوانە هەتا لە ناوچەی حاجی ئۆمەران لە کۆمەڵێ قەجەریە قەرەچ کوشتنی 13 لێ کوشتن لەو بەسە زمانانە هەر لەوێ ناشیانێن لە ڕێگاکە من دیبووم. ئەوە وای لێکردن نەتوانن بێنەوە. ئەمە بەردەوام بوو. هیچ جافەشی کە ئەڕۆیشتن ئەم سەر و ئەوسەری نەبوو. لە سەردەمی مەحموود پاشای جافی گەورە و حەمە پاشای برایە ئەمانەیان بەسەرە کردەوە. پاشان ئەمە نەریت و دابێکی خۆیان بوو. لەوە کۆتەڵی عەشرەتی جاف کۆتەڵ بۆ مەزنە مرۆڤان ئەکرا، واتە شین و شەپۆڕ واوەی لایەک بوو بۆ گەورە پیاوان و سەردارانی خێڵەکان ئەکرا. ئەوانەی کە لە بوونی نەتەوەکە گەورەیان بووە. ئەمە چوو بۆ ناو خێڵی هەمەوەنیشەوە هۆزی هەمەوەنیش وەک بیستومە کاتێ بۆ کەریم بەجی فەتاح بەجیان کردووە و پێشتر بۆ جەوامێریان کردووە بۆ خەڵکی تر کراوە. بەڵام لە جافەشیە ئەوەی من لە یادمە جارێکیان کەمالی واتە عەلی بە پیراغای گەورەترین یا دواترین شاعری کلاسیک کە هەم نووسەر بوو لە ماڵی حەمە پاشا و مەحموود پاشای جافە گێڕایەوە، وتی کۆتەڵیان کرد بۆ ئەحمە و بەجی موختار جاف. کۆتەڵەکە 3 شەو و 3 ڕۆژی قایان. شاری هەڵەبجە کەس نەخەوت. ئەمە شاری هەڵەبجە شاری ڕۆشنبیری و هونەر و زانست و گەورە پیاوانی وەک تایاربەگ و ئەحمە و بەگ و گۆران و دەیان شاعرە ناتیق و ڕەنگە ئێستا نەتوام ناوی هەموو دوایینیان عین شەونمی مامۆستام عەلی عەبدوڵڵا سۆفی. وتی ئەمە کرا چییە کۆتەڵ؟ هەموو هۆبە کۆ ئەبنەوە. بەرگ و کەل و پەل و ڕەختە فیشەک و واتە چەک و جوبەخان و هەموو شتێکی پێداویستی شەدەی سەر و ئەوەی کە لەبەریە کردکەوە و سەڵتەکەی و یا ئەباکەی شانیان ئەیا بەسەر وڵاخەکە وە بەناو هۆزەکە ئەیان گێڕا و هەموو لە خۆیانە بمرم هەی لێ وەی لێ وەی لێ هەی لێ هەتا زۆر بەیت هەیە لەوانە ئەوەی لە یادم بێ بەیتی شەریفە شەریفیە بۆ سەر سلێمانی و ئەکوژێ دایکەکەی بۆی ئەلاوێنێتەوە بوو بە بەیتێ لەو بەیتانەی لە شیوەنی هەمەوە ناکرا. هەروەها بەیتی جەوامێر دایک وە قوڕوان قوڵی زینەکە و چەقمەی مووسڵی پڕ لە خوێنەکە و دایک وە قوڕوان هەیلا و هەیلا و شوار فڕێدانی دەشتی زەها و دایک وە قوڕوان ڕۆژی بێکەسێ تەرەقەی هەڵنەسا و دەمانچەی دەسێ. بەم شێوەیە پیاە ئەمە ڕیز بە ڕیز ئەیانوت و بەراو یەک بە سنکوتان ئەهاتن و ئەچوون بە تایبەتی خانمەکان هۆزی جاف. ئەمە ئەوترا و ڕەنگە زۆر بەیتیان هەیە بەداخەوە ئێمە زۆر شتی دیێری نەمان هەیە کەسێ لەبەری نەکردووە چۆن من ئەو بەیتانم لەبەر کردووە کاتی خۆی لە سەردەمێکی مێرد مناڵیەوە ئێستاش یادی ئەەکەم و ئێستاش بە حەسرەتەوە بووم. بەڵام وەکو ئەمەوێ لێرە هەندێک شت لەسەر
کۆتەڵ بڵێم لەبەرەوەی کۆتەڵ ئەو تایبەتمەندیەی کە باس کراوە ئەڕستۆ زیاتر لەما هەیە. زاراوەی کۆتەڵ زیندووکردنەوەی سەربوردەی جەوامێرانەیە بە واتای پەیکەریش دیە لەم ڕۆوە کە دووبارە بەرجەستەکردنە یان جۆرە زیندووکردنەوەیەکە لاساییکردنەوەیە. کۆتەڵ زیندووکردنەوەیە. ئەو ئەسپەیە کە لە بیا بەکاری ئەهێنن بۆ مردووە ئازیزە گەورەکە. لە بری کۆتەڵ لە هێندێ ناوچە وەک دەشتی هەولێر زاراوەی سرە دوولکە بەو مەمەستە بەکارێنێ. لە ناوچەی هەولێر بە هەمان دابوونەری تەڵێن سرە دوولکە. مێژوو بە پێی ڕزم و بابەت و ئاوازەکانی بوونی چەندین توخمی وەکو خەیاڵی داستانی و جەربەزەیی بە ڕۆژانی گەلێک درێژ مەزەندە دەکرێ. وەک جۆرێکی هەرە سەرەتایی لە جۆرەکانی شیوەن و واوەیلا و چەمەرە و بەڵام کۆتەڵ جیایە لە چەمەرە بایەخێکی تری و تایبەتی بە ناوچەی جافایەتی و هەمەوەندەوە لە کوردستانی باکوورایە. بەڵام چەمەرە لە هێندێ ناوچەی کوردنووشینەکانی وەک ئەیلام و لۆڕستان و کرماشان گەلە چاوسیستەمی ژیانەوە سەرنجی بدەین ئەوە دەروێشی کۆمەڵگایەکی کشت و کاڵی هەرە سەرەتایی داخراوە. بە هەر حاڵ دەربڕینێکی ڕیالیزمیانەیە واتەی باری کۆمەڵایەتی مرۆڤایەتیە لەلایەن باوێکەوە یان لایەنی ئاینیەوە ژیانی پەرستەیی دنیای دەرەوە یان دنیای لەسەر و سروشتەوە یان میتافیزیکی لە ڕووی مێژوویەوە لە تەکگەلانی هاوژینی کۆنە سەردەماندا یەک دەگرنەوە. وەک ئەڵێن هێندێ نەتەوە هەیە کە نەزیکن لە هی کورد ڕەنگە ئەوانەیان تیابێ. کورد لە نواندنی مەزەبی و دێرینەکاندا کە پەیوەندیان بە پەرستەی شیعەکانەوە هەیە واتە عاشوورا کارەساتەکەی کەربەلا شەهید بوونی هەردوو ئیمامی مەزنی ئیسلام حەزرەتی حوسێن و حەزرەتی حەسەن سڵاوی خوایان لێبێ کە ئەوانە لەسەرێکەوە نەوەی حەزرەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و ڕۆڵەی ئیمامی عەلی مەزنن سڵاوی خوای لێبێ. بەڕێزینە لێرە ئەگەینە کۆتاوی ئەڵقەی یەکەم تا ئەڵقەی دووەم بەخواتان ئەسپێرین. ئێوە شاد ئێوە بەختیار لە یادتان نەچێ باسی کۆتەڵمان نەکرد.